نابێ محافظە و ڕۆژەهات وتی کاکە ئەمانە شارعەکەیان گرتووە دەریانکەن خۆی ئەمە یەکەم جار و دووەم جار و سێم جارنی ئەم پردە لەوەتی هەیە من ئەزانم بەخوا پرسیارم کردو لە 72 لەسەرم پردە خەڵک ئیشەکە یعنی خەڵک چیغا لەسەرم پرداتە دوو دینار پێیاکاتە بۆ کاسبی پێیاکە کاکە محافظ کوردە هاتووە لێراڵێ ئەمانە دەرکەن ئاخر دەریکەن بە دیلێکمان بۆ دانا شوێنە ترمان بۆ دانا ئەلێ بۆ گەراز لێلان گەرازێدان هەر قایم خام خۆی هاوتی کاکە من ناست عقلمە لێ کەس بێ بەڵاتان لێ ئیش بکەن يعني لا هیچ پیس خۆڕایی کاکە بۆچی ئەو ڕسف مام دەرەبا بەخۆمان لێ ئیشکەین يعني ڕۆژی 10,000 7,000 پێیاکەین نەوتەکەی شاری کەرکووک بۆ چێڕوە بە مەسوولەکانی کوردستان و بەغداوە ئەمە یەک ترسم لێ هابا سەڵم بمڕ بۆ ئەم نەوتە ئەم شارە هیچ نەوتە بۆ لەبنان 3 تریلیۆن پارەیان ناردووە بۆ سووریا گەرمیان ناردووە بۆ ئێران پارادەن ئەم شعبەت چی بخوا خیانەت بە شعبەکەت بە حکومەت لەسەرە بۆ خوارەوە تەواو والله کاکە زوڵمە بەمبەرە و جێژنەیە هەمووی بازاری کردووە خوا قبول ناکات یعنی ئێساگەت مزاراکەن ئێمە ناتوی ناجاوکەن یعنی هەر شتێکە بێ شەڕێکە بێ قەیسەریە سوێدیان بانستەکە دەکەن خۆ بانسەکە دۆم نییە کاکە هەمووی دانیشتووە خۆم شادەدارم خەریجم یعنی هەمووی خەریجە لێرە خۆت سوالکە نیمان ئێمە بە پارەی خۆی شەکە خەڵک ڕزق پیاکە بۆ ماڵ و منداڵ یعنی تو خوا قبولەکە بەمبەرە جێژنێ بێکار و کەسابەت بی یعنی خوا قبول ناکات کێشەکەمان بمانگەڕێنەوە شۆنێکمان بۆ بدۆزێتەوە کە ئیشی لێ بکەین ئێ کاکە کوا شۆنەیە ژیانی مەگشتی لەسەرەوە ئەڕوات هەمومان پیا و فەقیرین هەمومان بێدەرامەتین ئێ وەڵڵا هەمومان نەخۆشین تەمەنمان گەورەیە کاکە ڕەعایەکم بۆ بدەرکەن وەڵڵا ڕەعایەکم وەڵڵای نایمە بانەوتی سرا والله قردارين والله قردارين قردار همو ما شكرمان هەمومان زەختمان هەیە